هەناردەکردنی نەوتی هەرێم لە ڕێگەی بۆریەوە بە پێی نوێترین راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ نزمترین ئاستی لە ماوەی 4 مانگی ڕابردوودا دابەزیوە. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم ئاماری هەناردەکردنی نەوتی بۆ مانگی تەمموزی ڕابردوو بڵاو کردەوە و بە پێی راپۆرتەکە تەنها لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیاوە زیاتر لە 14 ملیۆن بەرمیل نەوت هەناردەکراوە کە تێکڕای ڕۆژانە دەکاتە زیاتر لە 457,000 بەرمیل. وەک وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێت مانگی تەمموزی ڕابردوو لە ڕێگەی بۆریەوەبایی زیاتر لە 461 ملیۆن دلار نەوت فرۆشراوە، بەڵام دوای لێدەرکردنی خەرجی و حەقدەستی کۆمپانیەکان داهاتەکەی زیاتر لە 389 ملیۆن دلاری ماوەتەوە. ئاماژەی بەوەش کردووە بەرمیلێک نەوتیان بە 32 دلار فرۆشتووە. هاوکە دەوداهاتەی سامانە سروشتیەکان بڵاوی کردوتەوە 40 ملیۆن دلاری کەمترە لەو بڕەپارەی حکوومەت بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران پێویستێتی بە پێی سیستەمی پاشەکەوت، چونکە حکوومەت مانگانە پێویستی بە 430 ملیۆن دلارە بۆ موچەی فەرمانبەران. ئەوەش لە کاتێکدایە لە مانگی حوزەیراندا 15 ملیۆن بەرمیل نەوت لە ڕێگەی بۆریەوە هەناردەکراوە و کە داهاتەکەی 561 ملیۆن دلار بووە، لە مانگی ئاریشدا 15 ملیۆن و 904 هزار بەرمیل لە ڕێگەی بۆریەوە هەناردەکراوە کە داهاتەکەی 390 ملیۆن دلار بووە. لەگەڵ ئەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان مانگانە راپۆرت لەسەر داهاتی نەوت بڵاو دەکاتەوە، بەڵام بەشێکی زۆری ئەندامانی پەرلەمانی کوردستان و میدیاکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەردەوام و ماوەی چەند ساڵێکە ڕەخنە لە حکوومەتی هەرێم دەگرن لەسەر ئەوەی داهاتی نەوت شەفاف نییە و داهاتەکانی بەرهەمە نەوتیەکان و فرۆشتنی نەوت لە ڕێگەی تانکەر و چۆنێتی وەرگرتنی شیرنی گرێبەستە نەوتیەکان ڕوون و ئاشکرا نییە و داتەکانی وەزارەتی سامانە سروشتیەکانیش لەسەر فرۆشتنی نەوت بە بۆری لایەنی سێمەوە یان لیژنەیەکی چاودێری دارایی و پەرلەمانیەوە یەک ناگرێتەوە و تەنها وەزارەتی سامانە سروشتیەکان ئاگاداریەتی.